بەڵاکەم تەوەری کۆتایی و تەوەری دومی پرۆگرامەکەمان گفتوگۆکەین هەڵبەتە لەم تەوەرە باس لەواکەین کە 20 ساڵ تێپەڕەبێت بەسەر مرافعە گەورەکەی سەرۆک مام جەلالە هەڵبەتەوە کە زانین کورد سەرکردێکی هەبوو بیری لە داهاتوویە کردەوە کە ئەویست بەڵێ کوردستانی بوونی ناوچە کێشە لە سەرەکان بسەلمێنێت ئەو سەرکردەیە سەرۆک مام جەلال بوو کە جگەلەوەی کە لە نیستە دەخەباتی چەکداری کرده بوو لە پێناو کوردە لەسەر مێزی گفتوگۆکانیشا هەمیشە هەوڵی دەدات کە مافەکانی کورد بەدەست بهێنێت داکۆچی لە مافەکانی گەلی کوردەکە بە شێوەیەکی گشتی و شاری کەرکووکیش بەتایبەت ئەوە بوو لە ساڵی 2004 داواتە کە بۆ ئێستا 20 ساڵ تێپەڕەبێت بەسەریە ئەو کاتە ئەنجومەنی حکوم هەبوو کە هەموو سەرکردەکانی ئەو کاتەی کۆکردەوە لە بەردەم سەرکردە عێراقیەکان و هەروەها کوردەکانیش بە هەمان شێوە نەخشەیەکی هێنا کە نەخشەی ئەو کاتەی عوسمانیەکان بوو تێیدا حدودیا خۆت کەرکووکی دیاری کرد کە کەرکووک بەسراوەتەوە بە هەرێمی کوردستان و یەکێکە لە هەرێمی کوردستانی خۆ یەکێکە لە خاکی هەرێمی کوردستان ئێمە بۆ ئەوی کە گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەین میوانداری زۆر بەڕێز فەخرەدین محەممەدمان کردووە کە بەڕێزیان نووسەر و هەروەها ڕۆشنبیرن و ڕاستەخۆی لە ستۆدیۆ بانی کورسات نیوسەوە لەگەڵماندان کاک فەخرەدین سڵاو لەبێت بانی باش سپاس بۆ ئامادەبوونێت بەڵام کاک فەخرەدین پێش ئەوەی کە بم بەلای تۆ و گفتوگۆی لەسەر ئەم بابەتە بکەین راپۆرتێکمان هەیە هەر لەسەر ئەم بابەتە پێکۆبینی راپۆرتەکە بین دواتر گفتوگۆی ئەم بابەتاکەین أنا أزيد لكم مسائل أرجوكم إرسال بعثة إلى كركوك 20 ساڵ تێپەڕی بەسەر مرافعە مێژوویەکەی سەرۆک مام جەلالدا خەمی کەرکووک و خاچی کوردستان لە دڵی سەرۆک مام جەلال وای کرد لە نێو مەجلیسی حکوم بە بەڵگەنامە و نەخشەی کۆنی سەردەمی عوسمانیەکان بیسەلمێنێت کەرکووک خاچی کوردستانە ئەم مرافعەیە لە ئانوساتێکە ئەکرێت کە هێشتا موسساتی دەوڵەتی حکومڕانی لە دوای خاندنی ڕژێمی پێشوو دروست نەبووە بەڵام جەنابی مام جەلال ڕەحمەتی خوای بێ لێبێت لە خەمی کەرکووک بووە ویسێتی لەو سەرەتاوە باس لە قەزەی کەرکووک بکاوە بە دۆکومنتایە بۆیە ڕۆژێکی مێژوویە بە نسبەتی ئەمەی کەرکووکیەکان لەگەڵ خستنە ڕووی نەخشە مێژوویەکە سەرۆک مام جەلال لە نێو مەجلیسی حکوم وتەیەکی پێشکەش کرد و تێدا ڕاگەیاند گەلی کوردستان لە ساڵی 1925دا بە بڕیارێکی عوزبەت الئومەم بە دەوڵەتی عێراقەوە لکێندراوە وتەیەکی ئەدمۆنزی نوێنەری بەریتانیای بەبیر هەمووان هێنایەوە کە دەڵێت کوردستانی باشوور بە چەند مەرجێک لکێندراوە بە عێراقەوە لەوانە دەبێت بەڕێوەبەرانی ئەم ناوچە کوردستانیانە کورد بن و زمانی کوردیش زمانی ڕەسمی بێت ئەمە وەڵامێک بوو کە بیان هێنێتەوە بە ئاگایان بێنێتەوە کە کەرکووک شارێکی کوردستانیە بە پێی بەڵگە نێودەوڵەتیەکان بە پێی بەڵگانی کە دەوڵەتی عوسمانی دایڕشتووە لێرەوە دووپاتی ئەەکەینەوە کە ئەوەی سەرۆک مام جەلال کردی من پێم وایە نە لە ڕابردوو نە لە ئێستانە لە داهاتوو بە هیچ سەرکردەیەکی کورد ناکرێ و یا بە هیچ سەرکردەیەکی عێراقیش ناکرێ لە مرافعە مێژوویەکەدا سەرۆک مام جەلال بەشێک لە ڕاگەیاندنەکەی کۆمەڵێنەتەوەکانی سەبارەت بە سنووری عێراق خوێندەوە کە تێیدا هاتووە هەرگیز سنووری عێراق لە جەبەل حەمرین تێنەپەڕیوە و سنووری کوردستانیش لە جەبەل حەمرینەوە دەست پێ دەکات هەرچەندە شارەکە هەندێک تورکمانی تێدایە مرافعەکەی سەرۆک مام جەلال سەلماندنی ڕاستیەکی تاڵ بوو بۆ نەیاران بە زمانی گوڵ ئەم مرافعەیە لە مێژوو لە هەزری کەرکووچەکانیشدا بۆ هەمیشە وەک هەڵوێستێکی شۆڕژگێڕانە و مەردانی سەرکردەیەک دەمێنێتەوە کارۆن محەممەد کورسات نیوس کەرکووک بەڵێ کاک فەخرەدین دینەوە لای بەڕێزە تەڵبەتە وەک راپۆرتەکەمان بینی کۆمەڵێک زانیاری ماوەرگر بەڵام پێمان خۆشە بەڕێستان زانیاری زۆر زیاتر بن بە ئێمە و هەروەها بە بینەرەکانمان بەبزانین گرنگی مرافعە گەورەکە کە 20 ساڵی بەسەرا تێپەڕە بێت لە ئەو کاتەوە بۆ ئێستا بۆ هەرێمی کوردستان و بۆ کەرکووک لە چیە گرنگیەکەی باینتا باش دەستان خۆش بێ ڕوحی مامشات نۆی دوو بەڕاستی ڕۆژێکی تاریخی و زۆر گرنگە ئەگوترێ هەر کەسێک هەر کاردانەوەیەک هەر ڕەتفعلێک هەر کاردانەوە هەر کارێکە هەر ئینسانێکی کە پەیوەندی بۆ باگراوەندەوە هەیە کە خۆی لە ناخی خۆیدا هەیەی ئەوەی کە مام جەلال کردی بەڕاستی ڕەتی بە و ئاگایی و دڵسۆزێ بەهێزەوە هەیە کە لە ناخی مام جەلالە بۆ پرسینەتەوە بۆ پرسی خاکێتی بەڕوانگەیشی مرۆیانە بەڕوانگەیشی واقعیانە سەردەمیانان هەندێک بەڕاستی ئەم خاڵانەی کە لەو کۆبوونەوەی ئەنجومەنی حکوم کە ئەو ڕۆژەی نۆی دوو لە 2004 کراوە بەڕاستی پێویستی بۆی یەک تۆز دەردەشەو لێ کۆڕنەوە لەسەر بکەی ئەو کە باسی
یەکەم شت کە باسەکە ئەڵێ ئەدمۆنس باسی ئەوەی کردەوە کە باشووری کوردستان ویلایەتی مووسڵ کە ئەلکێنن بە عێراقەوە لەسەر بنەمای پاراستنی ناسیان تایبەتمەندەکانی خەڵکی کوردستان لەناو ئەم دەوڵەتە تازای عێراقا. ئەمە چەند پەیامێکە، یەکێک لە پەیامەکانەوەیە عوسبەت الئومەم بەبێ خواستی کورد خۆی ویلایەتی مووسڵ کە بەشی هەرێ زۆری کووردە دەلکێنێ بە دوولایەتەکەی ترەوە عێراقی لێ دروستەکە. ئەمە ئێمە خۆمان خواستمان لەگەڵ ئەم واقعی ئێستانێک کە دەوڵەتی عێراقا بە زۆر ئەمە پێمانە لکاوە، بەڵام ئەم زۆرەش کۆمەڵە مەرج و ماسەفاتی تایە بووی ئێمە ئەگەر بلکەین بەم دەوڵەتەوە دەبێت ئەم مەرج و ماسەفاتانش بپارێزرێن کە تایبەتمەندی ناوچە کوردستانیەکانەوە پارێزرا بێت. نەخشەکە خۆی نەخشەیەکە هی دەوڵەتی عوسمانیە کەواتە کورد خۆی ئەم نەخشەی دروست نەکردو کە باسەوەیەکە کەرکک بەشێکە لە خاچی کوردستان و بەشێکە لە ویلایەتی مووسڵی کە هەرگیز نە بەشێک بوو لە ئەنادۆڵ و نە عێراقش لە حەمرین چوەتە ئەو دیەوە. و باسێکی تر باسی کتێبەکەی کێشەی ویلایەتی مووسڵەکە کە ئەوش کورد خۆی نووسیوە کە باسی حدودی کوردستانەکە ئەڵێ ئەو دیوی حەمرین کوردستان و ئەم دیوی عێراق. بەڕاستی لە یەک کاتە مامزەلا لەم پۆبنەوە لەم ڕافعەیە زیاتر لە پەیامێکی هەبووە و ویستوتی بەو نخبەیە بڵێ کە داڕێژەری سیاست و سیستەمی ئایندەی دەوڵەتی عێراقن ئەو ئێلیتەی کە لەوێ دانیشتووە ئەو ئێلیتەیە کە مەسەلەن ئەنجومەنی حکومیان پێهاتوە دواتریش دەوڵەتی عێراق لەسەر بنەمای زۆرتر بڵین ئەم شخصەتیانە دروست بوو تا ئەو شخصەتیانەش کە شخصەتی زۆرتر بڵین ناو ئۆپۆزیسیۆنی عێراق و حەدەسە مێژوویەکانی ناو عێراق بوون بەڕاستی زۆرێک لە نەرمینوانە زۆرێک لە عەقلانیەت هەبوو. بەڵام بەداخەوە لە 2003 و 4 و 5 و 7 ئەوانە بەداوە نخبەیەکی تر هاتەوە ناو کای سیاست لە عێراقا ئەکرێ بڵێن یارەکەی زۆرێک لەسەر لەشکردنەوە کرد و بە تایبەتیش دوای ئەوەی کە مام جەلال وفاتی کرد. بۆیە بەڕاستی ئەم ڕافعەیە ئەم حەدەسە ئەم نقطەیە هی ئەوەی زیاتر لە لایەنێکی قسە لەسەر بکەی وهی ئەوەی بەڕاستی کورد زۆر بە باشیی لەسەر بکە. ئەوەی مام جەلال کردی ڕەبتی بە کۆمەڵێک فاکتەر و هۆکارەوە هەیە کە لە شخصەتی مام جەلالە هەیە بەداخەوانی تر کەمترەوەی تێ. بەڕێز فەخرەدین سەرۆک مام جەلال لە بیرەوەریەکانیدا باسی لەوەی کردووەکە لە گفتوگۆکانیان لەگەڵ ڕژێمە یەک لە دوایەکەکانی عێراق بەردەوام ناکۆچیە بۆ لەسەر کەرکووک و بۆی کەرکووک ڕێک نەکەوتون لەگەڵ ڕژێمە یەک لە دوایەکەکان. لێرە ئەپرسم بۆچی کەرکووک بە کورد ڕەوا نابێت؟ ئەمە ڕەبتی دەزانی بەچێوە هەیە بەو زۆری بیرکردنەوە و تێگەیشتنەی ئەو نخبەیە هەیە کە دەسەڵاتی سیاسی لە عێراق بەدەستە. نخبەیە کە هەمیشە ئیش لەسەر پایامالکردنی ئەوانی ترەکە و ئیش لەسەر کۆکردنەوەی هەموو شتەکان هەموو مافەکان هەموو دەستکەوتەکانی نە ئەم عێراقەکە کە ئەم عێراقی خۆی زادەی نە ئیرادەی خەڵکی عێراق خۆیەتی نە عێراقیەکان خۆیانم عێراقیان دروست کردووە. عێراق بەرەنجامی ڕووداوی حەدەسی جەنجی گەورەی جیهانی یەکەمە و ئەو کاتە عوسبەت الئومەم یا بەریتانیا کە ڕۆڵی سەرەکی تیا هەبووە ئەمان ئەم دەوڵەتیان بۆ ئەمان دروست کرد بۆ ئەمای ئەم نخبەی کە ئێستا هەیە ئینجا بە باپیرانیان و بەرکەزەکە. ئەم تێگەیشتنەی نخبەی سیاسی عێراقیە بەو شێوازەیە کە پێی وایە ئەوەی لەناو عێراقیە مڵکی ئەو کۆمەڵە کەسەیە کە لە دەسەڵاتان بۆ نمونە مەسەلەن سەردەمێکە سوننت دەسەڵاتی هەبوو لەم عێراقە کە باس مێداوەتی کردووە پێی وا بۆ هەموو عێراق مڵکی سوننەیە و هەمووشی دەبێت لە پێناو بەرژەوەندەکان و خواستەکان و ئەنگێزەی سوننەیە بەکار بێتەوە و ئێستاش بەداخەوە دۆخی عێراق لە دۆخێکە گەیشتنە ئاستە کەس خۆزگەی پێ ناخوازێ هەموو ئەمانە ڕەبتی بۆەیە نخبەی سیاسی عێراقی تا ئێستا بیرکردنەوەی لۆژیکی نییە بۆ عێراقێکی هەمە چەشن بۆ عێراقێکی هەمە ڕەنگ و بتوانێت نەخشێکی ئەوەی مام جەلال کردی نقطەی وەرسەرخانە یعنی وەرسەرخانە لە عقلیەتێکی شۆڤینی بەعسی نەتەوەپەرست کە عێراقی بەرەو کاولی برد عێراقی کردە گۆڕی بە کۆمەڵ عێراقی کردە وڵاتێکە هەموو پێکاتەکان دژ یەکتر بوون یەکتر بکوژن ئەو پێی وا بوو ئیتر ئەم سەردەمە ئەبێ کۆتایی پێبێت سەردەمێک بێ عێراقیەکان بۆ خۆیان ئەرێ حکومڕانی سیستەمی حکومڕانی زۆری حکومڕانەکەی خۆیان کرد کە هەمووی تیان مشارەک بێ بەتاخەوە مەسەلەی کەرکووک مەسەلەی مافی نەتەوەیەکە مەسەلەی شارێک نییە ئەوان ئەگەر ئەمڕۆ کەرکووک بسڕنەوە لە کوردستان و دایبڕن لە کوردستان سبێنی دێنە چەمچەماڵ و دووسبەی بەرەوشانی شترە ڕۆڵ بۆیە ئەمە ئەنگێزەی عقلیەتێکی سڕینەوەی بەرامبەرەوە بچووکردنەوەی نەتەوەیەکە کە خوا خەڵق کرد لەسەر ئەم ئەرزە ئەو ناسنامەی نیشتیمانی ئەم کوردستانە خوا خستۆتی جیرفانی کردو هیچ کەسێک نەیداوە پێی بۆیە بەڕاستی تا ئەم عقلێتە بەردەوام بێ تا شخصەتی وەکو جەنابی مام جەلال نەیە لە حکومڕانی عێراقیە ڕۆڵ نەبینێ عێراق هەر بەو شێوە دەبێت کە هەموو کاتێک ئەو نخبەی کە لە حکومڕانیە پێکاتەکەی خۆی لە بەردەم مەترسیا بەر لە هەر کەسێکی تر بەر لە هەر کەسێکی تر پێکاتەکەی خۆی لە مەترسیاچی ئەم هێرشی بەردەوامە ئەم پایمالکردنەی بەردەوامە بۆ خۆی مەترسیە لەسەر ئەو پێکاتەیە کە نوێنەرەکەی لە حکومڕانیە بۆی دەبێت بەڕاستی ئەمە کۆتایی پێبێت ئەمە تەجروبە کرا ئێمە لە ساڵ 1925 ئەمە یەک سەدەیە دەوڵەتی عێراق بەم ئەنگێزەوە بەم عقلێتە بەڕێوە دەچێت تا ئێستا هیچ جەدوای نەبووە تا ئێستا عێراقیەکان لە هیچ نقطەیەک لە نقطەکان هیچ
کاتێک وێستگەیەک لە وێستگەکان پشوویەکی ڕاحەتیان نەداوە لە وڵاتە بۆی بەڕاستی ئەمە ئەنگێزەی پایامالکردن و سڕینەوەی ئەوانی ترە کە هیچ جەدوای نێو ناشتوانرێ بەسەر بدە. باشە کاک فەخرەدین بەڕستەوەکو نووسەر و ڕۆشنبیرێک ئەتوانین بڵین کەوەک باسمان کرد و ئاماژەمان پێ کرد کە 20 ساڵ بەسەر ئەم مرافعە گەورەی سەرۆک مام جەلال تێپەڕیەوە کە بە بەرچاوی هەموو سەرکردەکانەوە سەرکردە عەرەبەکان کوردەکان ئەم مرافعە گەورەی ئەنجامدا و باسی لە کوردستانی بوونی کەرکووک کرد. بەڵام ئەتوانین بڵین گرنگەکەی لەو کاتەیە بۆچیە گەڕایە و چۆن کاردانەوەی بە دوای خۆیان هێنا لە ناوخۆی عێراق لە دەرەوەی عێراقا بە هەمان شێوە یاخود تا چەند گرنگ بوو بۆ ئەو کاتە سەرکردەیەکی وەک سەرۆک مام جەلال و هەروەها بۆ ئێستاش بە هەمان شێوە. مام جەلال لەوەیە باسی ئەوەی کرد کە لەم عێراقەیە کورد خاک و نیشتیمان و مافی هەیە و بەشێکی ئەساسی پێکهێنەری ئەم دەوڵەتەیە کە عێراقا ئێمە لە ڕابردوو بە زۆر بم عێراق لکەنراوین بەڵام ئێستا بەخوایشی خۆمان هاتوین دەمانوێت عێراق لە مزگەی دروستکەینەوە. هەموو کەس دەزانێت 2023 کاتێک حکوومەتی عێراقی بەعز کۆتایی پێهات لە خوارەوەی عێراقا هیچ مؤسساتێک و هیچ مقاومەیەک بۆ دەوڵەتداری نەبوو بەشێکی هەرە ئاساسی دروستکردنەوەی عێراق کورد خۆیان بوون. بۆیە ئەم وێستگەیە ئەگەر عەرەبەکان بە شێوازێکی منطقی یەک تۆز بیرکردنەوەیکی واقعی سەردەمیان هەوە دەبا زۆر بەباشی پند لەمە وەرگن کە کورد خۆی چوو دەوڵەتی عێراقی دروست کردەوە جنابی مام جەلال و ئەو کاتە کاک مەسعود دکتۆر مەحموود ئەمانە کاک نوشیروان کارکتەر ئاساسیەکانی دروستکردنەوەی دەوڵەتی عێراق بوون. ئەم تێڕوانینە بەتایبەت خاڵێکی تریش کە زۆر گرنگە لەوەیە ئاماژەی پێ بکەن کە تورکمانەکان حەقە هەمیشە خۆیان بە قەرزاربەری یەکێتی و مام جەلال بزانن. مام جەلال لەگەڵ هەر کاتێکە باسی کوردی کردەوە باسی تورکمانیش کردەوە باسەوەی کردەوە کە حکمی ڕابردوو چۆنەڵێت جینۆسایدی یان مەسەرەن گۆڕانی بەسەر ناسنامەی شارەکانە هێناوە چۆن کوردی دەرکردەوە بەو شێوازەش تورکمانی دەرکردەوە بۆیە دەبێت سەردەمی نوێ سەردەمی گەڕانەوەی ماف بێ بۆ کورد و بۆ تورکمان لەو شوێنانەی کە عەرەبی هاوردەی هاتۆتە جێ بۆیە بەڕاستی ئەو تێگەیشتنیان ئەو دیفاعکرد ئەو میکانیزمی دیفاعکردنە لە نەتەوەی مافی نەتەوەیەک و لە حدودی وڵاتێک نیشتیمانێکیان هەرێمێک لە ناو دەوڵەتێکە بەڕاستی تا بڵێ میکانیزمێکی عاقلانە منطقیانە واقعیانە بۆ بەڕاستی پێویستە ئێمە بە بەردەوام هێز لەم جۆرە لە بیرکردنەوە وەرگرین ئەمەی مام جەلال کردی بەڕاستی چۆن ئەڵێ بە تەئکید سەردەمێکی نوێ وەرچەرخانە و گۆڕانکاریەکی جەزریە لە زۆری بیرکردنەوە بەڵام بەداخەوە ئەوانی تر ناتوانانی تێبگەن لە پەیامی مام جەلال کە ئەگەر بێت و ئێمە قۆنا ڕابردوو جێ نەهێڵین هەمیشە لەگەڵ ڕابردووە بژین ڕوونی ئایندەمان بەرەو چوارڕە هەر بۆشە ئێستا عێراق چارەنووسێکی زۆر نادیار و خراپی هەیە لە تەنگەژەیەکی زۆر گەورە قوڵدایە و پێکاتەکان هەمویان هیچ ئینتیمایەک بۆ عێراق نەماوە هەر کەس خەریکی گروپی خۆیەتی هەر کەس خەریکی ناوچەی خۆیەتی هەر کەس خەریکی عەشیرەت و مەزهەب و نەتەوەی خۆیەتی ئەم کۆمەڵە جیاوازی و ئەم گروپ گەراییە و ئەم تێگەیشتنە ناوچەگەری و عەشیرەتگەری ڕووی مەزهەبگەری عێراق ناگەێنێتە هیچ جەنجالێک. کەواتە کاک فەخرەدین ئەتوانین بڵێن ئێستا و دوای 20 ساڵ کە تێپەڕ بۆ بەسەر مرافعە گەورەکە پێویستە چی بکرێت و چی کراوە بۆ ئەوی کە ئامانجەکانی سەرۆک مام جەلال بێتێت؟ هیچ نەکراوە تەسەوری من بۆ هیچ نەکراوە لەبەر مادەی 140 کە بەرەنجامی تێکۆشانە دەستوریەکانی حیزب کوردستانیەکان و بەتایبەت شخصی مام جەلال و یەکێتی ئەو مادەی 140 مەسەلەن تا ئێستا بەشێکی زۆری عەرەبەکان هەر ڕۆشیان پێ نییە و تا ئەو کاتەی ویان بکرێت تعریب بە بەرگی تر و بە شێوازی تر و بە میکانیزمی تر جێبەجێیەکەن کەواتە ڕێک ئەو سیستەمە ئەو عەقلیەتە ئەو بڕایی کە بەر لە 2003 ئیشی پێکراوە بەرامبەر بە کوردچی تا ئەو کاتەی لە عێراقا دان بە مافی کورددا نەدرێ وەکو پێکاتەیەشی سەرەکی لە دروستکردنی ئەم دەوڵەتە بە خاکەوە چی کورد بە خاکەوە دانی پێدا نەدرێەوە ئەترا بەم جیاوازیە نەکرێت لەناو عێراقا عێراق هەرگیز ناتوانێت خۆشی لە خۆی ببینێ هەرگیز ناتوانێت ببێتە شوێنێک وڵاتێک سەرزەمینێک ئارامی ببەخشە بە تاکەکانی بۆیە بەڕاستی هیچ نەکراوە. عێراق ئێستا لە وێستگەیەکە بەڕاستی چارەنووسی زۆر نادیارە و بە هەموو گۆڕانکاری مشاکلەکانی ناوچەکە و پەیوەستە و هەموو وڵاتانی دەوروبەر بە جۆرێک لە جۆرەکان دەزوەردان لە بارودۆخی عێراقەکان ئەمە ڕەبتی بۆیە عێراق نەیتوانێت لەگەر وڵاتەکەی خۆی ئاش بێتەوە سیاست بۆ عێراقیەکان بکە و عێراقیەکان پێکەوە بتوانن هەمیان بە یەک هێز وەکو چەپکە گوڵەکەی مام کە ئاماژەی پێکرد پێکەوە دیفاع لە خاک و چۆنەڵێ سنوور و سەروەری ئاسمان و زەوی ئەم وڵاتە بکەن بۆیە ئەمەی کە ئەم عێراقی کە ئێستا بەم شێوازی و شەپڕزەیە ئەیبینی پەیوەندی بۆ هەیە پابەند نەبوون نەبووە بەو بیرۆکانی کە مام جەلال قسەی لەسەر کردووە. مام جەلال دیفاعی لە مافی نەتەوەی کردووە و بەرچاوتەنجی نەتەوەی نەکردووە پێی وای بێ وەکو ڕەگەزپەرستێک. مام جەلال پێی وایە واقعی لەم عێراقا هەیە ئەم عێراقەدا بەشی سەرچەند پێکاتێکی سەرەکی و ئەم پێکاتە سەرەکیانە بە ئاشتەوای ئەبێ پێکەوە بژین مافی یەکتری دان پێدا بنێن کە ئەمە نەکراوە بۆی عێراق بەم شێوازەیە بۆی بەڕاستی دەبێ بگەڕنەوە سەر ئەو منتەقەی کە سیاسەتی چەپکە گوڵەکەی چەپکە گوڵەکە بەواتای هەموو گوڵ هەر
یەکێک لەم پێکاتانە بۆ خۆیان گوڵی کوڕەنگێکن دەتوانین چەپکێک دروستن کە خۆشی جوانی و چۆنەڵێ وزە ببەخشێ بە هەمووی پێکەوە هەر کەس حسەی تۆی خۆی تیا هەبێ. بەڵێ بەڕێز فەخرەدین لە ماوەی ڕابردوودا هەڵبژاردننیە جمەنی پارێزگاکان لە کەرکووک و ناوچەکانی تری عێراق بەڕێوە چوو. یەکێتی نیشتیمانی کوردستان زۆرینی دەنگەکانی لە شاری کەرکووک بەدەستێنا. لێرە پرسم بە شێوەیەکی گشتی چۆن دەڕوانرێتە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان؟ یەکێتی لە کەرکووک بەتایبەت لە هەموو ئەم هەڵبژاردنە سەلماندی کە ڕوئیای یەکێتی بۆ زۆری حکومڕانی لە ناوچەکانی جێناکۆک و لە دەرەوەی هەرێم و لە ناو هەرێمش ڕوئیاکی باشە و ڕوئیاکە خەڵک پەسەندە بۆیە خەڵک هیوەکانی خۆیان بە تەنافی یەکێتی هاوڵاتی یەکێتی بڕای بۆیە کە لە مادام تۆ لە کەرکووکە زیاتر لە پێکاتەیەکەیە ئەبێ هەموو ئەم پێکاتانە پێکەوە ڕێکەون لەسەر سیستەمی حکومڕانی خۆجێتی شارەکە هەمان پشکیان تیا هەبێ بەڵام پشکێک بەڕاستی بە قەناعەتەوە بە مافەوە نەک مەسەلەن مشارەکەیکی کارتۆنی بێ یان گەڕان بێ بە دوای فرسەتە مەسەلەن 2017 بەداوە بەداخەوە برادرانەی کە حاکمێتی عێراق کەرکووکەکەن بە ناشەرعی هەمان سیاسەتی ڕابردوو دووبارە ئەکەنەوە ئەمە جۆرێکە لە گەڕان بە دوای فرسەتە بۆ تۆڵەکردنەوە بۆ پایەماڵکردن یەکێتی پێی وایە ئەمە ئەبێ ئەم دۆخەتیە پەڕێنین ئەبێ حکوومەتێک دروستکەینم حکوومەتە بەرەنجامی ئیرادەی هەمان بێ بەڵام دیارە بەرەنجامی ئیرادە یان پێکەوە سازان و تەوافقاتی سیاسی بۆ معنایە نییە بەڕاستی ڕچاوی پێگەی نێتەوەی هەریەکێک لە نەتەوەکان نەکرێ بەسەرەن بۆ نمونە ئێستا لە ئەمریکا ئەنجومەنی پیران هەیە هەموو ویلایەتەکانی ئەمریکایشی دوو ئەندامیان لە ئەنجومەنی پیران هەیە بەڵام لە کۆنگریسایان مەسەن لە حکوومەت لە تەشکیلاتی حکوومەتە هەر ویلایەتە بە پێگەی خۆی حسەی هەیە لە ناو دەستگاکانی تری دەوڵەتە بێ لەبەرەوە ئێمە ئەکرێت لە کەرکووک نەتەوەی مەسەرەن بچووکترین نەتەوە یان کەمترین ڕێژەی نەتەوە مەسیحیە نەکرێت لەبەرەوە مەسیحی کەمترین ڕێژەی هەیە تۆ دەریکەی لە هاوچێشەکان بەڵام ناشکرێت مەسەرەن بۆ نمونە بەقەت کورد بۆ نمونە مافی هەبێ بۆیە دەبێ حسەی پشکی هەر یەکێک لە نەتەوەکان بەپێی قەبارەی خۆی بێ بەڵام هیچیشی پەراوێز نەکرێت هەرکەس بەپێی مەسەن بۆ نمونە سبێنێت تەعینا دەکرێت بەپێی نفوسی هەر یەکێک نەتەوەکان بێن بەشداری بکەن لە خزمەتکردنی شارەکەی خۆیان تر لە هەر یەکێک لە کەیسەکانە ئەمە بۆ دەکرێت جارێکتر منتیقی مام جەلالە منتیقی یەکێتیە بۆ ئەوەی کە هاوسەنجی لە حکومڕانی دروست کرێ اعتیبار و احترام بۆ ڕێی پێکاتەکان بگەڕێتەوە بەبێ ڕەچاوکردنی مافی نسبەی کەمینە و زۆرینە هەرکەس اعتیباری خۆی هەبێ و هەرکەس پێگەوسەنجی خۆی هەبێ و بەشدار بێت لە پرۆسی بەڕێوەبردننی شارەکەی خۆیدا ئەمە ڕۆیە یەکێتیە بەڵام بەداخەوە تا ئێستاش چۆنەڵێ بەدەنگەوە هاتنێکی جددی بۆ ئەم ڕوئیانە ئەمەش ڕەتی بۆ دیزدارش کەڕڵم بەو تێگەیشتنەوە هەیە کە سەرانی یان ئەو نخبە سیاسی کە تا ئێستاش لە عێراق و لە کەرکووک و لە ناوچەکانی تریش حاکمە پێی وایە ئەگەر بۆی بڕەخسیان بۆیە ڕەخسیانی تر دەرکاتە دەرەوە لە یاریەکە. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز فەخرەدین محەممەد نووسەر و ڕۆشنبی سپاس بۆی کە بەیانێ لەگەڵمانە بوویت و کۆمەڵێک زانیاری سپاس بۆم دەفەتە سپاس بۆ ئێوە سەرکەوتوو بن.